سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی یاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدانمان سەبارەت بە بەشەکانی ئەندازیاری بۆ ئەم ڤیددیۆیە باسی کۆلێژی ئەندازیاری بەشی پرۆگرام سازی بۆ ئەوی خۆشەویست دەکەین. ئاخۆ ئەم بەشە لە چەند زانکۆی پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەن و کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل چەند بووە. ئەوەی خۆشەویست ئەتوانن بینەری ڤیددیۆکەمان بن و ئەو داتا زانیاریانە وەربگرن کە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانن لە ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بەرچاو ڕوونیەک بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024. ئەوەی خۆشەویست تا کۆتای ڤیددیۆ بینەرمان بن و کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی ئەندازیاری پرۆگرام سازی لە زانکۆکانی هەرێمی کوردستان ببینن. خۆشەویستانم، پێم خۆشە زانیاریەک سەبارەت بە بەشی پرۆگرام سازی بە ئەوەی خۆشەویست بڵێم، ئەوەی کە لە زانکۆی ڕاپەڕی واتە لە ڕانیەی خۆشەویست بەشی پرۆگرام سازی بڕیاردراوە بکرێتەوە ئینشاءڵڵا. هەرچەندە من ئەوەیان بە کتابی فەرمی بینیومە، بە نووسراوی فەرمی بینیومە، بەڵام عادەتەن هەموو کاتوتومە هەتاکو لە زانکۆڵاین و لە کاتی ئەکتیڤ بوونیە زیاد نەکرێتە لیستەوە جێگەی ئەوە نییە ئێمە 100% ئومێدەکانی لەسەر هەڵسنین، بەڵام ئینشاءڵڵا ئەبێ بەڕاست و ئەو بەشەش ئەکرێتەوە تاوەکو قوتابی خۆشەویستەکانمان لە سنووری سلێمانیە بتوانن بە کۆنمرەیەکی کەم لەو بەشە وەربگیرێن. بە هیوای سەرکەوتنی ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.